سڵاو من ئەمە نەزمەدین لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتان. چۆن بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە؟ ئەمە پرسیاری سەرەکی خەڵکە و بۆ ئەم شەو بەرنامەی باسی ڕۆژ کردوێتی بە تەوەری گفتوگۆ. ماوەی چەند مانجێک کە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی خەیرانێکی دارایی گەورە بووەتەوە کە ژیانی خەڵکی ئەم هەرێمی خستوەتە بەرمەترسی. سەرەڕای ئەم خەیرانە خەیرانی سیاسی کە خۆی لە ململانەی توندی نێوان حیزبەکان و سازش نەکردن بۆ یەکدی و بە بنبەستگەیاندنی گفتوگۆکاندا دەبینێتەوە ئەوەندەی دیکەباری سەرشانی هاوڵاتیانی قۆرستر کردووە. خەڵکی دەپرسێت پارتە سیاسیەکان تاکەی ڕێک ناکەون بە تەمای چین، بۆچی لەگەڵ نەیارە دەرەکیەکانیان داهێندە ئاسان ڕێک دەکەون بەڵام بۆ نێوخۆ و لەبەر بەژۆندی خەڵکەکەی خۆیان ناتواننەوە بکەن. ئەم ماوانەی دوایی چەند هەنگاوێک نراوە کە خەڵکانێک ئومێدی ئەوەی لێ دەکەن هەرێمی کوردستان لەم بارودۆخە چاقبەستوە دەربهێنێت، وەک ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتی و هەروەها کۆبوونەوەی نێوان پارتی و یەکێتی. بەڵام ئایا لە دوای ئەمانەوە چیتر پێویستە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم باساریەکە لە بەڕێزان زیرە کەمال ڕۆژنامەنووس، هەروەها دڵشاد مستەفا وەسانی ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆی سەرەکیەوە لەگەڵماندان، هەروەها لە سلێمانیەوە عەدالەت عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لەگەڵمانە و لە کەرکووکیشەوە بەڕێز وەریا مەحەمەد ڕێخەری ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕانمان لەگەڵا. هەموو لایەکتان بەخێر بێن بۆ بەرنامەی باسی ڕۆژ. کاک زیرەک لە بەڕێستانەوە دەست پێیەکەین. من ئەگەر لە دوادێڕی ئەو قسانەی لە پێشەشی بەرنامەکە کردم، یعنی ئەم ماوانەی ئەخیر کۆمەڵێک جوڵەی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕوویاوە کە خەڵک لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان ئومێدیان بەوە هەیە کە بارودۆخی هەرێمی کوردستان لەم چاقبەستویە ڕزگار بکات، وەکەوەی بینیمان کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردووە چوونە نێو ڕێکەوتنیەکەوە و ئەمڕۆژ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەو گرژیەی لە نێوانیانە دروست بوو، ئەگەر ئیعلامیش بێ گرژیەکە لە دوای ڕێکەوتنەکەیان لەگە بزوتنەوەی گۆڕان، بە جۆرە لە جۆرەکان بارودۆخەکە ئومێدێکی لێ دەکرێت کە هەرێمی کوردستان هەنگاوێ بنێت بەرەو ڕزگاربوون لە چەقبەستووی سیاسی. ئێوە پێتان وایە ئەم هەنگاوانە جێگەی ئومێدن؟ من لە ڕووی مەبدەیی لەگەڵ کۆبوونەوەی هاوبەشم لە نێوان لایەنە لە یەکتری جیاوازیەکان، لەگەڵ ڕێککەوتن نامەم لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان، لەگەڵ ئەوەدام کۆی ئەو کێشە و ململانیانەی جیاوازیانی کە لە نێوان هەموو حیزب و لایەنە سیاسیەکان هەیە لە ڕێگای دیالۆگدا چارەسەری بۆ بدوزرێتەوە. بەڵام لێرەدا شتێک هەیە کە من زۆر نیگەران دەکات، دڵنیام لەوەی هەموو ئەوانێک کە وەکو منیش بیر دەکەنەوە نیگەرانن لەوەی کە ئایا ئەو کۆبوونەوانە ڕێککەوتن نامەی نێوان دوو حیزب، سێ حیزب، کۆبوونەوەی نێوان دوو حیزب، سێ حیزب، چوار حیزب پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، کاریگەری ئیجابی لەسەر باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک دەبێ، ئەی دەسەر چی هەیە؟ پەیوەندی بە ئەولەویات و مەسەلا ستراتیژە نیشتیمانی و نەتەوەییەکان هەیە، پەیوەندی بەوە هەیە کە کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی بەدەستێنانی مافە نیشتیمانی و نەتەوەییەکان ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان بباتە دۆخێکی باشتر و دەستکەوتی زیاتر بەدەست بهێنێ و لەسەر ئاستی ناوخۆیش دەبێتە مایەی سوکردنی باری سەرشانی خەڵک. بۆیە من لەو گۆشە نیگایەوە سەیری ئەو ڕێککەوتن نامە و کۆبوونەوانە دەکەم. ئەزانی کاک عەمار، من لە کوردستان هەست بە شتێک دەکەم، خەریکە ڕێککەوتن نامە و خەریکە کۆبوونەوە و خەریکە بێکەوە کۆبوونەوە بۆ مەسەلەی چارەسەرکردنی کێشەکان ئەوەی ئێمە لە میدا دەیبیستین. یعنی ئەگەر ئاوا بڕوان نرخی نامێنێ، بەهای نامێنێ، قورسایی نامێنێ، لەبەرچی سیاسەکانی ئێمە بەر لەوەی بڕۆنە کۆبوونەوەکان کۆمەڵێک مژدە بە خەڵک دەدەن، پێیان وایە چوونە کۆبوونەوە یان ڕێککەوتن نێمەی نێوان دوو حیزب یان کۆبوونەوەی نێوان دوو حیزب، وەک ئەوە وایە دوو پزیشک بڕۆنە ژۆرێ لە ماوەی چەند سعاتێک نەشتەرگەری بۆ نەخۆشێک بکەن و چارەسەری نەخۆشەکەی بۆ ئەم وێنەیە سیاسیەکان دروستیان کردووە یا ئومێدی خەڵکە یا چاوەڕوانی خەڵکە لەو سیاسی خۆی سیاسیەکان و حیزب و لایەنە سیاسیەکان دروستیان کردووە، خەڵکی داما و چۆن دەبێت خۆ خەڵکەکە کۆبوونەوە ناکە. خۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو دۆخەی قوڵخاندووە و ململانەیەکانی بە ئاراستەیەکی ناخۆش و نادیموکراسی دابردون خەڵکی داماو نییە، بەڵکو لەسە حسابی خەڵکەکەی خەڵک چاوەڕوانی ئەوەیە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان لەسەر بنەمای بەیەکەوە ژیانی ئاشتیان و دیموکراسیانە بژین. خەڵک چاوەڕوانی ئەوەیە لە مەترسیەکانی داعش هەرێمی کوردستان پارێزراو بێ، ژیان و گوزەرانی بەرز بکرێتەوە، ئەو قەیڕانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەرەو چارەسەرکردن بڕوە. بەڵام
من بەبێ ئەوەی دەستنیشان کردین لایەنەکان ئەوەی حیزبی لایەنە سیاسەکانی یەکەم جا بەر لە ئەنجامدانی کۆبوونەوە کۆمەڵێک مژدە بە خەڵک دەدەن حەق نییە من دوێنێ بەر لەوەی کە مەکتەبی سیاسی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کۆبوونەوە دوو ئەندامی مەکتەبی سیاسی هەردوو حیزب دوو لێدوانیان لە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندندا دەڵێ لە کۆبوونەوە کە ئاوا دەڵێن ئاوا باشە کۆبوونەوە بۆ دەکەی لەو حاڵەتەوە نیە من پێم وایە کۆبوونەوە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوەبووە بەرهەمدار بی چکە یەکێک لەو دیاردانەی دەڵێم دیاردە ناڵێم حاڵەت کە لە پرۆسی سیاسی کۆبوونەوەی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانەوەی ئەو کۆبوونەوانە دەرەنجامی ئیجابی لەسەر ژیانی خەڵک دروست ناکات زۆر باشە بەڵام لەگەڵەوەدا مەبدەئیان من کۆبوونەوە ڕەت ناکەمەوە ڕێککەوتنامی نێوان هیچ لایەنێکیش ڕەت ناکەمەوە بەڵام بە مەرجێک لە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی و بە قازانجی پرۆسی دیموکراسی بەیەکۆژیان بێ لە کوردستان. کاکێ دڵشاد ینی زیاتر لە ساڵێک ئێمە چەندین کۆبوونەوەمان بینیوە لە نێوان پارت و لایەنە سیاسیەکانە بۆچی ئەو کۆبوونەوانە ئەنجامێکی وایە نابێت کە بێتە هۆی دەرباسکردنی هەرێمی کوردستان لەم بارودۆخی کەتیایەتی خۆی لە ڕاستی لە هەرێمی کوردستان کێشەیەکمان هەیە بەڕاستی ئێمە ئێستا بۆ نمونەکە قەیرانێکی گەورە لە هەرێمی کوردستان هەیە کە کاریگەری لەسەر کۆی ژیانی خەڵکی کوردستان کردووە لە هەمان کەدا هەست دەکەی حیزبەکان بە ئیتیزای هەچتر ئیش دەکەن من پێم وایە زۆر بەداخەوە حیزبی کوردی لە هەرێمی کوردستان یعنی ئەوەندەی هەتا مافی خەڵکی بەکاردێنی بۆ ململانی سیاسی ئەوەندە بەڕاستی دەتوانم بڵم لە خەمی کێشە و مەشاکلی خەڵک نێچکەوا دێتی بەرچاو یعنی من هەرچەندە نابێ ئێمە کەسمان کۆبنەوە ڕەتکەینەوە کۆبنەوە حتمما باشتر لەوەی کە ئالۆزی و ناخۆشی لە شقامەکان و گرژی دروست بێ حتمما کۆبنەوە باشتر ئەگەر چەند کۆبنەوەش بخانێ بەڵام هەندێک جار کۆبنەوەکان بە تایبەتی کۆبنەوەی دوای ئالۆزیەکان ئەو کۆبنەوانە یعنی مەرجنی ئەو شتێک کە چاوەڕ خەڵک چاوەڕێکا بێتە دی و وەک باسم کرد یەک لە مشکلە گەورەکانمان ئەوەیە کە بەڕاستی حیزبی سیاسی کێشەکانی خەڵک مافی خەڵک لە لەملانی سیاسی بەکاردێن ئێستا ئێمە کەواتە دوو شتمانێ ما کێشەی خەڵکمان هەیە و کێشەی حیزبەکانیشمانە یعنی کامیان ئەولوێتر ئایا حیزبە سیاسەکان خەریکی ئەو بن ئەولوێتی بۆ خۆیان دروستکەن ئەولوێت خەڵکی کوردستانە کە کێشەکانی چارەسەر بێت یعنی ئەو یەک لە مشکلە گەورەکانێکی لێ بکەم خەڵکەکە چییە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی یعنی بە عام یعنی مەقسەدم ئەو خەڵکە شەردا بەشنەوە بەسەرم حیزبانە یعنی من لێرە دەمێ شتێک لە بەڕاستی یەک لە مشکلە گەورەکان کە هەست دەکەم وەکو برینێکە بەداخەوە یعنی ئەویش ئەوەیە کە حیزبە سیاسەکان کۆبنەوەکانیان جیاوازەوە بەڵام هەست دەکەی لە ناو ئەحزابی سیاسیدا ئەو مەسائلانی کە لە کۆبنەوەکاندا باز دەکرد هەست دەکەی شۆڕ ناکرێت و ناو خەڵکەکە بۆ نمونە کۆبنەوە ئەکرێ بەڵام شەقامی حیزبەکان ئەگە ناوی لێ بنێن هەست دەکەی زۆر گرژە زۆر توندە یعنی بارگاویە بە شتی با بڵێن زۆر سیر یعنی وەکو لەی تێک ناکات و لەگەڵ کە کۆبنەوە کاکرد یعنی وەکو ئەوەی تو خەڵکەکەت ئامادە نەکردو ێ باش ئێمە کە خەڵکی کوردستان حیزبەکان هەرکەس لای خۆیەوە مەسەلەن مەبادیئەکانی کۆبنەوەکانی پرانسیبەکان چیە بەمەستی بگەێنێ بەڵام بەداخەوە بۆ نمونە مەسەن تۆ دەی ئێستا جاری وایە لەبەرەوەی حیزبی سیاسی واتە بەرنیکردنی ئیشەکان خۆ مەسەن کاڵی قەیران هەیە ڕەنگە لایەنێکی خەڵکێک هەیە لە سبرێن تا ئەوەر هاوارگی قەیران دەڵێ بەڕای من قەیرانی لە وڵات یعنی کێشە زۆر گەورەیە تۆ قەیرانێکی گەورەت هەیە بەڵام لەبەرەوەی حیزبی سیاسی یعنی هەتا ئەو بیر بۆچوونانەشیان دابش کرد ناو خەڵکی کوردستان ئەو یەک لە مشکلە گەورەکانمانە کە ئێمە چۆن بتوانین تەنانەت ئەو کۆبنەوەی کە باز دەکەی کۆبنەوەی دوای گرژەکان کۆبنەوەی دوای ئاڵۆزیەکان بەڕاستی من پێم وایە بۆ نەتیجەی نایە بەڵام قۆناغی دێتە پێشەوە لەو قۆناغی گرژیەکە بووە جارێک کە بچنە قۆناغی کە حیزبەکان بەیەکەوە دامنیشن بەڵێ کاکێ عەدالەت سڵاو بۆ ئێوەش ئەکرێت بپرسین ینی چۆن ئەکرێت ئەگەر زەمینەی ئاشتبوونەوە و زەمینەی ڕێکەوتن وەکو کاکەی دڵشاد وتی لە نێو خەڵک و لە نێو با بڵێن قەواعیدا ڕێک نەخرێت ئەم پارتە سیاسیانە لە هەرێمی کوردستانە ئەتوانن ئەم جۆرە لە ئاشتبوونەوە و ڕێکەوتن و دەربازبوون لەم قەیرانە بەرجەستە بکەن هەوڵە دەم بەشداریم بە زمانی کۆمێت نەبێ بە زمانی شیکاری بێ بە بڕای من سێ بنەمای سەرەکی هەیە بۆ مەسلەی ئەگەر ڕەچاو بکرێ بۆ مەسلەی چۆنیەت یاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان بنەمای یەکەمیان بریتیە لە ڕەچاوکردنی ئەو هەڕەشە و قەیرانانەی کە هەیە وەکو یەکەم هەڕەشەی هاوبەش لەسەر هەرێمی کوردستان کە هەڕەشەی داعشە دووەمیان ڕووداوەکانی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست خۆی بەگشتی هەموو ئەمانە کاریگەری گەورەیان لەسەر ئایندەی هەرێمی کوردستانە بێ ئەمە دوو سێ قەیرانی دارایی دیسانەوە هەڕەشەیەکی گەورەیە خەڵکی کوردستان لە زاخۆوە بۆ کفری بەدەستیەوە ناڵێنێ سێمیان چوارەمیان هەڕەشەی ناکۆچیە ناوخۆیەکان کە لە ڕووی مەبدەیەوە ئێستا هەڵوێستی هەر هێزێک بپشکنی بە دڵنیاییەوە لەگەڵەوەیە کە و ناکۆچیانە کۆتایی پێبێ هەڕەشەیەکی تر هەڕەشەی لە ڕاستیە پێگەی کورد لە وڵاتەی کە پێوتری عێراق لە ناو پرۆسی سیاسی عێراقا ئەمە ڕەشەی دیسانە ڕەشەی بۆ سەر هەموو لایەک
و هەڕەشەیەکی تریش کە چەندین ساڵە بەدەستیەوەی ناڵێنین ڕەشەی گەندەڵی و گەندەڵکاران لە کوردستانە کە کاریگەری گەوری لەسەر سیستمی حکومڕانی ئێمە هەبووە. ئەمە یەکێک لەو بنەمایانەی کە ئەگەر ڕەچاو بکرێن هێزە سیاسیەکان کە هەمویان دڵنیام هەمان هەڵوێستیان هەیە بەرامبەری ئەتوانرێ بکرێت بە بنەمایەک بۆ ئەوەی هانمان بدە پاڵمان پێوە بنێ بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کوردستان. بنەمای دووەم چییە؟ بنەمای دووەمیان بریتە لە خەون و پرۆژە. ئێمە لە کوردستانە کۆمەڵی خەون و کۆمەڵی پرۆژەمان هەیە کە دیسانەوە خاڵی هاوبەشمان هەیە ئەگەر هەندێک جار لە شێوازی گزارشکردن لەم خەون و پرۆژەیە جیاواز بێژێک لە خەونەکان یان پرۆژەکان پرۆژەی دەوڵەتی کوردیە. ئەمە ئێستا لە هیچ هێزێکی سیاسی لەسەری کێشەی نییە تەنها قسە لەسەر شێوازی ئیشکردن بووی. دوو پرسێکی ئانی ئەوەی کە پێوترێ ڕیفراندۆم دیسانەوە هەموو هێزە سیاسەکان دژی ڕیفراندۆم نیم و لەگەڵیان لە ڕێکەوتنامەکەی یەکێتی و گۆڕانیشە جارێکی تر تەکیدی لەسەر کراوەتەوە. مەسەلەیەکی تر مەسەلەی سەرخستنی دۆزی ڕەوای گەلەکەمان لە پارچەکانی تری کوردستانە مش پرۆژەیەکی گرنگە بۆ نەتەوەی ئێمە کە دیسانەوە هەموو هێزەکان لەگەڵیان هیچ خلافێکی مەبدەیان لەگەڵانیە. مەسەلەیەکی تر مەسەلەی ئاوادانکردنەوەی کوردستان نەزانین ئەمە سێدانە ساڵە کوردستان ئاوادانکردنەوە بخۆوە نبینێ پرۆژەی استراتیژی لە کوردستان هەمووی ڕاگیراوە. ئەمانە کۆمەڵێ خەونن کۆمەڵێ پرۆژەن کە دیسانەوە گەڕەچاو بکرێ بێتە بنەمایکی بەهێز بۆی پاڵمان پێوە بنێ هانمان بدە بۆ ئەوەی ڕۆژێک زووتر ئیش لەسەر مەسەلەی ئاساییکردنەوەی بارودۆخی کوردستان بکەین. بەڵام لە دەرەوەی بنەمای یەکەم و بنەمای دووەم بنەمایەکی ترمان هەیە کە پێم وایە ئەمە زۆر گرنگە ئەویش بنەمای ئەوەی کە پێوترێ بیرۆکە و پێشنیار یعنی مەبەستمان چییە؟ لە ڕاستی یەکێک لەو بیرۆکانی کە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کوردستان ئێستا لە ئارایە هەیە ئەوەیە کە کەسێکی وەکو کاک مەسعود بارزانی وەکو کەسێکی سیاسی مبادرەی هەبێت یان لە بەرامبەرە کەسێکی وەکو کاک نەوشیروان مستەفا مبادرەی هەبێ. ئێمە تەجروبەی سیاسی لە کوردستانە بۆی سەلماندوین کە مبادرەی کەسی نمرەیەکی هێزە سیاسەکان لە هەندێک ساتەوەختی مێژوویە کە قەیران و تەنگژەی گەورە هەبووە ناکۆشی ململانەی گەورە هەبووە ڕۆڵی هەبووە لەوەی کە گرێکوێرەکان بکاتەوە. من نازانم پێویستەکە ینی ئەم دوو کاراکتەرەوە لە بامان شێوە کاراکتەری هێزەکانی تر کە پەیوەندیدارن بە ئیدارەدانی عملی سیاسی لە کوردستانە هەموو ئەمانە زۆر پەیوەندیدارن بەوەی کە معنین بەوەی کە مبادرە بکەن دەست پێش خەری بکەن. ئەمە یەک لە زمنیان بنەمایە بۆ نمونە هەوڵدان بۆ کۆبوونەوەیشی ڕێک بخرێنی کۆبوونەوەیەک ڕێک بخرێ هەوڵ بدێ بۆی کۆبوونەوەیەک ساز بکرێ لە نێوان چییە؟ لە نێوان خودی کاک مەسعود و کاک نەوشیروانە چونکە ئێمە تۆزێک بەڕاشکاوی واقعەکە ببینین خاڵی ئەساسی ناکۆچی لە نێوان لە پرۆسی سیاسی ئێستا لە نێوان ئەم دوو هێزەیە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕاست هەندێ وردە خلافات شەیە لە نێوان یەکێتی و پارتی ڕەنگە هەنێک بجیاوازی بۆ چوونی شەبێ لە نێوان یەکێتی و گۆڕان و لەگەڵ هێزەکانی ترە بەڵام خلافە سەرەکیەکە کە ئێستا بەشێکی گەورەی چارەسەرکردنی کێشەکانی لەسەر ڕاوەستێ لە ڕاستیە پەیوەندی بە چۆنێتی چارەسەرکردنی ململانی نێوان و ناکۆچی نێوان گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە. مەسەلەیەکی تر وازهێنانی بۆ نمونە وەکو بیرۆکە کە ئاخرێتە ڕوو یان هەیە وازهێنانی بۆ نمونە پارتی دیموکرات لە تەعنودێکی سیاسی کە بریتیە لەوەی کە نابێت دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان بێ. ئەمە بیرۆکەیەکە یعنی ئەبێ لە ئارایە بێ لە بەرامبەرە بیرۆکەیەکی تر هەیە ئەویشەوەیە بزوتنەوەی گۆڕان دەست دەرداری ئەوە بێ کە هەر ئەبێ دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی کوردستان بێت. یعنی ئەمش دیسانەوە بیرۆکەیەکە کە ئەبێ ئیشی لەسەر بیری لێ بکرێتەوە بۆ مەسەلەی چۆنەتی ئاساییکردنەوەی کوردستان. خاڵێکی تر مەسەلەی تەنانەت ئەبێ بیرۆکەیەکی شەوێت تەنانەت ئەگەر لە حاڵەتێکە هیچێکی لەم ڕێگەل چارانە هیچێکی لەم پێشنیار و بیرۆکانە نەیتوانی بچێتە بواری جێبەجێکردنەوە بیرۆکەیەکە بێت تەنانەت بۆ هەڵەشاردنەوەی حکوومەت ئەگەرچی ئێمە لە ظروفێکی زۆر ناسکاین لە شەڕانی لەگەڵ داعیشە و کۆمەڵێک هەڕەشە و مەترسی کۆمەڵێک ئەگەری گەورە لە ڕێگایە لەسەر ئاسی ناوچە و هەرێمایەتی بەڵام ئەمە احتیمالا وەکو یعنی حەدی ئەقسای بیرکردنەوە لەوەی کە چۆن بارودۆخەکە لانی کەم لەم چەق بەستووە بینە دەرەویشەوەی کە حکوومەت هەڵوەشێنەوە ئامادەکاری بکەن بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت. لە دەرەوەی ئەم بنەمانەی کە باسمان کرد لە ڕاستیە زۆر زەحمەتە بەو بەداخەوەی لەم سیستەمە لە بیرکردنەوەی سیاسی لە قیاداتی کوردی ئێمە لە حزابەکانە بتوانین بەم زوانە بتوانین چارەسەر بۆ کێشەکان بکەین. گرەوەگە لەسەر کۆبوونەوەکانی دیسانەوە ئەگەر بێت و ئینفراجێکی تیان نەکرێ هەڵوێستی تازەی تایانە بێ هەر لەسەر هەمان سیاسەتی ڕابردوو لایەنە سیاسەکان دابنیشن و گفتوگۆ بکەن بێگومان دیسانەوە ئەمە خودی ئەو کاتە خودی کۆبوونەوە خودی دانیشتن ئەبێتە یعنی جۆرێک لە ناومێدکردنی خەڵکی کوردستان و ڕای گشتی لە کوردستانە کە ئەبێ نابێەوە بێ و ئەبێ حساب بۆ بشکەن کە کۆبوونەوەش بەهای خۆی هەیە ئەگەر بەهای خۆی لە دەستدا لە ڕاستی ئەو کاتە ناومێدی بڵاوکاتەوە. زۆر باشە کاک وریا
ینی هاوڵاتێکە پرسێ بۆچی ئەم حیزبانە ئەتوانن لەگەڵ دەرەوەی خۆیان بۆ نمونە لەگەڵ بەغدا زۆر زوو بگەنە ڕێکەوتن یان باشتر ئەتوانن تەنەزول بکەن بۆ یەکتری بۆچی لە نێو خۆی هەرێمی کوردستانە ناتوانن ئەمە بکەن. سپاس بۆ تۆ بۆ میوانەکانیش سڵاو لە بینەران جارێکی میوە ڕاستکەمەوە ئەفوو من بەرپرسی بەشی هەڵبژاردن لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان نەکڕێ خەری ژووری هەڵبژاردن واتە بەرپرسی بەشی هەڵبژاردن لە ناوچە دابڕاوەکانی بستنەوەی گۆڕان سەبارەت بۆ ئێمە تا ئێستا گوستنەوەی گۆڕان پێمان وایە ئێمە هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوە لە بەغداد و دەبێ ئەم پرۆسەی لەگەڵ بەغداددا بەردەوامی هەبێت تا ئەو ڕۆژەی لە ڕیفراندۆمە دانیشتوانی هەرێمی کوردستان بڕیار لە جیابوونەوەی هەرێمی کوردستان دەدەن تا ئێستا گوستنەوەی گۆڕان پێمان وایە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ بەغداد دەبێت پەیوەندیەکی ئاسایی بێەوە پەیوەندیەک بێت لە ئاستی متمانەی هەردوولادا پەیوەندیەکان دەبێت هەم بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان و هەم بەرژەوەندە باڵەکانی خەڵکی عێراق بپارێزێت بۆ ئەمەش ئێمە لە ڕێگای پەرلەمانتارەکانمانەوە لە ڕێگای وەزیرەکانمانەوە دەبێت بە بەردەوامی کاری بۆ بکەین ئێمە پێمان وانە هیچ کات ئەمە بەمانای تەنازولکردن بێ ئەگەر ئێمە لە بەغداد کاری هاوبەش و کاری پێکەوەی بکەین تا ئەو کاتەی کە لە حکوومەتی عراقی جیا دەبینەوە دەبین بە دەوڵەتێکی سەربەخۆ سەبارەت بەوەی کە لایەنەکان لەگەڵ دەرەوی کوردستاندا ڕێک دەکەون وەکو بوسنەی گۆڕان تا ئێستا ئێمە هەموو جارگەڕانێتەوە میلەتەکەمان و پێمان وایە میلەتەکەمان لە سەروی هەموو شتێکەوەیە و سەروەری یاسا و بنەماکانی دیموکراسیەت لەم وڵاتەدا دەبێت میلەتەکەمان بڕیاری لێبدا لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە و بوسودنەوەی گۆڕان بۆ ئەمە چەندین هەنگاوی ناوە و چەندین مبادرەی کردووە. کاگوریا منم بابەتە زیاتر شیکەمەوە بۆ جەنابە کاگوریا ینی ئەنێ و هاوڵاتێک کە ئەم نامەیە بۆ من نردووەم ئێوارەیە باس لەوە ئەکات بۆچی ئەوەنە بە ئاسانی توانیمان بگەڕێنەوە نوێنەرەکانمان بگەڕێنەوە بەغدا بەبێ ئەوەی کەس وعدێکیان پێبدا لە بەغدا لەم ماوانی ڕابردووە بینیمان بۆچی ئەمە ناتوانین لە ناو خۆی خۆمان بکەین ینی بۆچی ناتوان ئەم حیزبانەی خۆمان دانیشن لەگەڵ یەکتریە ناوێنین تەنەزولە سازشە هەرچی هەیە ینی گەورەی نواندنە بۆچی ناتوان ئەمە لە ناوخۆی خۆمان بکەن. پرسیارێکی بەجێیە ئێمە سەبارەت بووی کە گەڕانەمان بۆ بەغداد بەڕێجەی سەرنجی هەموو لە یاکمانە نوێنەرەکانمان گەڕانە بۆ بەغداد بەبێ ئەوە هیچ مەرجێکە بێ دیارە من ناڵە مەرج بۆ پەرلەمانتارەکان مەرج بۆ گەلی کورد لەوەی کە بودجەی پێشمەرگاوە تەطبیقی قانونی مادەی 140 و هەموو ئەمانە دەبایە مەرجی ئێمە باید بۆ گەڕانەوەمان بۆ بەغداد لە ساڵی 2023 تا ئەمڕۆ بەردەوام ئێمە بەبێ ئەوە هیچ بەغداد هیچ ئاسانکاریەک و هیچ وعدێکمان پێ بدا گەڕانێتەوە بۆ بەغداد سەبارەت بۆ بەشەی هەرێمی کوردستانیش ئەوەی کە پەیوەندی بە بوسنەوەی گۆڕانەوەی بوسنەوەی گۆڕان ئەندامەکانی سەرۆکی پەرلەمان لە دەسەڵاتی یاسادانان دوورخراوەتەوە وەزیرەکانیی لە پەرلەمان لە حکوومەتی هەرێم دوورخراوەتەوە بۆیە بوسنەوەی گۆڕان لە ئێستادا ناتوانێت هیچ مبادرێ بکات تا و کاتەی بەڕێز دکتۆری یوسف دەگەڕێتەوە بۆ دەوامەکەی خۆی وەک سەرۆکی پەرلەمان و سەرۆکی گەورەترین دەسەڵاتی یاسادانان لە وڵاتەدا دەست بە کارەکانی خۆیدا دەکاتەوە بەڕێز وەزیری پێشمەرگەشت لەم کاتەدا کە ئێمە پێمان وایە گەورەترین قەیران لە ئێستادا قەیرانی شەڕی داعشە وەزیرەکە لە کار خراوە وەزیرەکە لە کار لابراوە و سەبارەت بە قەیرانی دارایش دیسانە وەزیری داراییمان لە کار خراوە وەزیری داراییمان نێرداوەتە ماڵەوە هەموو ئەم کێشانە برادرانی پارتی دیموکراتی کوردستان دروستیان کردووە بە یەک ئامانج ئەویش ئامانجی خۆستنەوەی هەموو دەسەڵاتەکانە لە دەستی خۆیاندا و دروستکردنی قەیرانە دەیانەوێت لە ڕێگەی ئەم قەیرانانەوە کوردستان بەرەو شێوازێکی نادیار بە من هیوادارم پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ئەم شتانی کە کردوێتی مبادرە بنوێنێت و واز بێنێت و جارێکی تر ڕێگابدا بە گەڕانەوەی هەموو کەسانی کە لە کارەکانی دووری خستێتەوە بگەڕێنەوە بۆ سەر کارەکانی ئەمەش وا دەکات هەم خەڵکی کوردستان و هەم دۆستەکانی میلەتی کورد پێیان خۆش بێت و بتوانین لە ئاستێکی باڵادا و لە ئاستێکی باشدا گفتوگۆ بکەین و ئەو کات دەتوانین کارێک بۆ هەرێمی کوردستان بکەین لەم قەیرانانی کە هەیە ڕزگاری بکەین واتە دەبێت هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست قەیرانەکان ڕزگار بکەین قەیران بە یەک حزب و حزب چارەسەر نابێ بەڵکو دەبێت کۆی میلەتی کورد بەشدار بن لە چارەسەرکردنی قەیرانەکاندا. باش کاک دڵشاد بابێ بەلای ئێوە مادەم تۆ کەسێکی ڕۆژنامەنووسێکی زیاتر لە پارتی دیموکراتی کوردستان و نزیکی ینی کاکە وریا باسی لەوە کرد کە ئەبێ پارتی ئەم مبادرەیە بکات لەم کاتی ئێسا وەکو وتی وەزیری دارایی لەم ئەزمەی داراییە دوورخراوەتەوە و وەزیری پێشمەرگە لە شەڕی داعشا دوورخراوەتەوە و سەرۆکی پەرلەمانیش کە بەرپرسی یەکەمی یاسادانانە لە هەرێمی کوردستانە لە ئەرکەکەی خۆی دوورخراوەتەوە. شتەکە دەست پێکردنی مەسەلەن ئەبێ دەست پێشکەری بکە بەڵام من نەیکەم ئەوە خۆی بەڕای من یعنیەوە ناکاتەوەی کە
هەنگاو بێ بۆ چارەسەری کێشەکان لە هەرێمی کوردستان یعنی مەسەلەن لەسەر تۆ پێویست نیە دەست پێشخەری بکە بڵان مەسەلانەکانی شەوە هەستەکەم مایکەکە تەواو نەبێت ئێمە ناوبڕێکی کورت وەرەگرین دواترە گەڕێنە وڵاتان بیدرانی بەڕێز خۆشەویست. جارێکتر سڵاوتان لێبێت چۆن بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە ئەمە تەوەری گفتوگۆی بەرنامەی باسی ڕۆژی ئەمڕۆیە ئەگەڕێمەوە لای میوانەکانم کاک دڵشاد لای ئێوە بووم سەتانەکە قسەکانمان پێ بڕێت. بەڵێ لەسەر لەبارەی ئەو مەوزوعە کە باسکە مەسلەی ئەوەی کە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان چۆن ئاسایی دەکرێتەوە هەروەها باسکردن لەوەی کە پارتی دموکرات کوردستان دەسەڵاتەکان بە خۆی قۆڕغەکەەوە قەیران دەخولقێنە بۆ دەسەڵات دەستخۆبمێتەوە بەڕاستی شتێکە هیچ لە جێی خۆی نییە مۆزوع بۆ شێ باز بکرێ ئەسڵدا مەسەلەن بزوتنەوەی گۆڕان کە لەگەڵ پارتی دموکرات کوردستان ئیتفاقیشیان هەبووە و ماوەیەکی زۆر لە دەسەڵات بە حکومڕانیدا پێکەوە لەگەڵ پارتی دموکرات کوردستان مایەوە بەڵام قەیرانی گەورە ڕووی لە هەرێم کرد بەڕاستی قەیرانی دارەیە شەڕی داعش پێم وایە ئەوە یعنی پێویستی بە مەسئولیەتێکی زۆر گەورە هەبوو و من وا تێبینێکم کە لە تەوقعاتی گۆڕان یا بابلن گۆڕان وای سێری ناکرد کە ئیدی حکومڕانی بەو شێوەی لێبێت چکە بەرنامەکانی خۆی کەمە بەسیتی کە ناتوانێت بەرنامەکانی جێبەجێ بکە بێنێتی دێ بەڵام بەڕاستی ڕۆژگارەکە بەرپرسیارەتی پێویستی یعنی ئەوە نییە تۆ مەسەلەن چی هەتەوەکو حیزب بەرنامەکانی خۆت تەنها لە پێناوی حیزب کە جێبەجێ بکەیت پێ دوابێ ئەو بەرنمەیە ئەبێت جێبەجێ بکرێن جا کێشەکانی ترچیە ئەمە شتێکی ترە یعنی بەڕاستی مەسئولیت لەوەیدا و ئەگەر کە باسی وەزیری پێشمەرگەکە ڕاستە من پێم وایە وەزیری پێشمەرگە هیچ وەفتێک نەبووە کە وەزیری پێشمەرگە لە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەشدار نەبووم هەر وەفتێکی عەسکەری هاتووە کوردستان خۆی پێشوازی کردو لە هەموو کۆبوونەوەکان هیچ کۆبوونەوەیەکی هێنیش نەبووی سەربازی کە وەزیری پێشمەرگە تێدا نەبێت کەواتە ڕاستگۆیەکە بە لە حکومڕانی و ئیشتراک پێکەوەی لە حکومڕانیدا بەڵام دەگرێتەوە سەر هەڵوێستی گۆڕان بەڕاستی خۆی یعنی مەفروزە گۆڕان لەوە بزانێت کە لە وەختێکدا دەستیدا موقفێک کە ئاڵۆزێک لە کوردستان دروست بکاتی ئەوە نەوە بەڕاستی و ئێستاش من پێم وایە ینی عینادێک هەر دەبی هەست پێ دەکەم لە گۆڕان یعنی پارتی خۆی وەکو لایەنێک دەڵێکا کە من ئیتفاقێکم لەگەڵ بۆ تەواوکردنی قسەکان نامێنێ زۆر تەبیعیە یعنی لە باشە کاک زیرەک یعنی تو هەست ناکەی ئەم بارودۆخە پێویستی بەوە هەیە ینی کەسێک بێ بە وەسیت لە بینی ئەم حیزبانە لە کاتی ئێساش ینی چکە مێسەد تا ئێساش قسەکانە بینین هێشتا لەسەر ئەو نەمەتەی ڕابردوو بەردەوامە کە یەکتر تۆمەتبارکردنە بەوەی کە چه هۆکاری سەرهەڵدانی بارودۆخ پرسیار ئەوەیە گوێ لە وەسیت دەگیرێ گوێ لە ناو بژیوان دەگیرێ بەڵام شێمان بینیوە وەسیت من پێم وایە زۆر چۆن ناکرێت دەوری هەموو خەڵکە نادیدە بکرێ ناکرێ مادەم خۆی هەر کەسێک لە باری حیزبایەتی ویلایەنێکی سیاسی دیاریکرا قسە دەکا من ڕەنگ بێ ناسار بم باسیەوە بکەم تۆوەرە کۆی ڕاگەیەندراوەکانی مەکتەبی سیاسی کۆمیتەی ناوەندی حیزبی شوعی کوردستان و هەموو هەوڵەکانی بخوێنەوە من کە ئەو پرۆژە جدیانێ ئەو دەستەی خێری کەوا هەیە دەیەوێ بەڕاستی ببێتە بەشێک لە پرۆژەی چارەسەرکەری مشکلە ئەوەیە گوێ لێ ناژیدێ دوو ئەزانی چۆنە من ڕێز و حرمەتم بۆ هەموو حیزب لایەنە سیاسەکانەیە خۆم بەدۆستی هەموو لایەک دەزانم و هەموو شانم خۆش دەوێ و کەسیشان زیاد نین بەڵام بەڕاستی خەڵکمان هیلاک کرد خەڵکمان ماندوو کرد هەرچەندی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی کەوادیری حیزبەکان و هەر پێنج حیزب بە تایبەتی هەر پێنج حیزب مناڵم یەک و دوان نووسیان بەڕاستی ئەوەندەی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و لە ڕێگای تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەوەندە بە خەڵکی بڵێن من هیچ جۆرە کەم و کوڕیەک و هیچ جۆرە هەڵەیەک و هیچ جۆرە گوناحێکم نی ئەوە لایەنی بەرامبەرە گوناحی هەیە من پێمە بەمە ناگەینە دەرەنجامێکی ئیجابی من لێرەوە ڕای دەگەێنم ئەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستان دروست بووە بەڕاستی پێنج حیزب کە پێی گوترا حکوومەتی بنکەفراوان بەرپرسیاریان دەکاوێتە سەرشان بەڵام هەر حیزبێک و بەپێی قەبارەی سیاسی و بەپێی ئەو کاریگەری کەوا لەسەر گۆڕەپانی سیاسی هەیەی ناکری لایەنێک و دوان نووسیان بە تەنیا دەست نیشان بکرێت دوو باشە پرسیارێک لە خۆمان بکەین من دیسا دێڵێمەوە کە دەڵێم خەڵکمان هیلا کرد ئەوەندەی ڕۆژانە باسی ڕووداوەکان بکەین فلان حیزب لە فلان کۆبنەوە وای گوت فلان لێدوان وای گوت فلان ئەو وای گوت ئێستا خەڵک ناوێت گوێی لەوانە بێ من پێم وایە ئەو دۆخە چەق بۆستە ئێستا کە جەنابەت باسی هەر کەسێک تەکانێک بەو دۆخە چەق و بەستوە بدا گرێ شوێرەکە بکاتەوە نەفەسێک بکاتەوە پەنجەرەیەک بەسەر ئەو دۆخە سیاسیدا بکاتەوە من پێم وایە نەک هەر ئێستا دەباتەوە داهاتوش دەباتەوە و ڕابردووی خۆش دەتوانێت تا ڕادەیەک نییە تیشکێک بخاتە سەر ڕابردووی خۆشی
ئیجابیاتی خۆی زیاتر بەس بەدیار بخە بەڵام من دیسا دەیڵێمەوە بۆ ئەوەی شتەکانمان فراوانتر بکەین ئەوەی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەیبینین تۆ لە سەردەمی شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی تەماشا بکە وەرە هەتا دێ سەردەم هەموو میلیشینەکان هەتا دێ سەرەتاکانی سەدەی بیستم کە من لە زۆر شوێندا لەو کەناڵەش ئەوەم گوتووە کە دەوڵەتی عراق دروست دەبێت و کورد دەورێکی سەرشی لە بیناکنی دەوڵەتدا دەبینێ هەتا بە ئێستاش دەگا هەر قۆناغێکی گەش و ئاڵ هاتۆتە پێش هەر دەرفەتێک هاتۆتە پێش بۆ ئەوەی ئێمە بینای دەوڵەت بکەین بە مافە نیشتیمانی نەتەوەیەکانی خۆمان شاد بین کوردستان لە ژێر دەستەیی زوڵم و ستەمی نەتەوەی سەردەستی و فاشزمی سیاسی ڕزگار بکەین لە پڕ لە ناو خۆماندا بەسەر کەمینێکدا دەکەوین بڕکانێک قمبەلێک لە ژێرپێی هەموماندا دەتەقێتەوە هەمومان خەریکی ئەوەی نەچاوەکانی خۆمان دەگەین برینەکانی خۆمان تیمار دەکەین دەنا ئێستا ئەو قۆناغی ئێستا هاتۆتە پێش من باز لە کات دەکەم من باز لەو قۆناغی ئێستا دەکەم چەند مانجێک ماوە من نازانم بڵێم پێم وایە چەند مانجێک مە داعش لە ڕووی هێزی سەربازی تێک دەشکێ ئێمە ئەگەر لەو پانتایە زەمەنا لەو کاتێکدا کە ئێستا ئێمە لەسەر ئاستی دنیادا وەکو جەنگاوەر و وەکو هێزێک لە پێناوی ئاشتیدا شەڕ دەکەین و ڕوخسارێکی جوانمان نیشانی دنیاداوە بە هەموو دنیا نەڵێن کێشەی ئێمە کێشەی سەرچەکەی ئێمە نە فیدرالیەتە نە حکومەتی هەرێمە نە هەرێمی کوردستانە نە خودمختاریە ئێمە دەبێت دەوڵەتمان هەبێ عیبە شوورەییە من وەکو کوردێک هەست بە شەرمەزاری دەکەم تاکە نەتەوەیەک لەسەر ڕووی ئەو هەسارێت تا ئێستا دەوڵەتی نییە من پێم وایە لەو قۆناغە دیاری کراوێت کە تا ئێستا شەڕی داعشێ ئەگەر ئێمە لەو قۆناغەدا نەتوانی شتێک بکەین ئەم پرۆژەی بیناکنی دەوڵەت بۆ کاتێکی زۆر دوا دەخرێ من دەزانم دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئێستا ئەمەی پێ ناکرێ دەبێ ئەو چەق بەسووە بکرێتەوە بۆیە من ئەوەی کە زۆر ئازارم دەدا من پێم وایە خەڵکەکەشم ئازار دەدا میلەتەکەشم ئازار دەدا ئێمە زیاتر لەوە بە تایبەتی لە ناو هەموو حیزبیلانە سیاسیەکان بەڕاستی ئینسانی تێکۆشەرێ ئینسانی باشێ ئینسانی دیموکراسی خوازەیە حەقبێشێ خێر ئەن بەمانە کەلیمە دەیەوێ ئەو دۆخە چارەسەر بکە ئێمە بەو پیاوانەی بەو سەرکردانی بەو تێکۆشەرانی ناوی هەموو حیزبەکان و دیموکراسی خوازان و ڕۆشنبیران ببینە هێزێکی گوشاربەر بۆکردنەوەی ئەو دۆخە ئەو گرێ شوێرەیە بۆ ئەو چەق بەستیان ناکرێ ئەو دۆخی ئێمە تێیدا دەژین باری سەرشانی خەڵک لە دەرەنجامی بڕینی بودجەی بەغدا بەڕاتی هەروە زیاتر قورس دەبێ و دواشتیش بۆی زۆر قسەنەکە من پێم وایە دەبێ ئەمە لەو حەقەتە تێبگەین دەبێ ئەمە دەستی تەبایی و ئاشتی برایەتیمان پێ بخاتە ناویەک دەبێ مەسلەی داعش و حەشدی شعبی بودجە بە شتێکی ئاوا سادە تێنەگەین هەر سێ پرۆژەکە داعش کە ئێستا بە درێژای 1000 کیلۆمەتر سنگەری لێگرتوین و حەشدی شعبی داعشێکی سەرمۆرە و لەگەڵ بڕینی بودجە لە بەغدا سیاسەتێکی درێژکراوەی فاشزمی ئیقلیمی تورکیا عراق ئێرانە بۆ ڕاگرتی هەرێمی کوردستان لە شوێنی خۆی و بەڕاستی ڕاشیان گرتی باش کەواتەکە کە عەدالەت یعنی بەم هەموو بارودۆخە نالەبارەوە کە لە دەوروبەری ئێمە و لە ناوخۆی خۆشمانە هەیە یعنی چه هەنگاوێکی ئانی چه هەنگاوێکی گرنگی ئێستایی هەیە کە ئەبێ بەهاوێژرێت و تا ئێستا نەهاوێژراوە پێش هەر شتێک ئەوەشمان باس کرد لە سەرەتایە ئێستا قۆناغێکەکە ئەگەر لەسەر هەمان سیاسەتی ڕابردوو هەموو پارتانە سیاسیانەی کە لە کوردستانە هەن درێژە بدەن بەو سیاسەتی ڕابردوو هیچ گۆڕانکاریەک ڕوونادا بە بڕای من ئەمێنێتەوە سەر وەکو باسمان کرد مبادراتی کەسی نمرەیەکی حیزبەکان یان بۆ نمونە ئەگەر بە دیفاکتۆش بێ ڕەنگە بە پلە یەکەم ڕووی دەم لە کاک مەسعود بارزانی بێگە بە دیفاکتۆش بێ کەسی نمرەیەکی وڵاتەیە بێ خەڵک چاوەڕوانیەوەی بە پلە یەکەمەوە دەست پێش خەریب بکە ئەگەر قەرار وا بێ تەنها سیفەتی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی نەبێ و وەکو سەرکردەیەکی کورد کە خەمی پرۆژەیەکی سیاسی نەتەوەیی هەبێت دەبێ ئەو دەست پێشخەر بێ لە ڕاستیە من بەڕاشکاوی لێم کاک مەسعود بارزانی ڕەنگە لە مەسەلەی ئیدارەدانی شەڕی داعش و سەرپەرشتکردنیە و شەڕاوە لە کۆمەڵە مەسەلەی ترە لەم 1-2 ساڵەی ڕابردووە توانی شایەتیەوەی بۆ بدەیت کە ڕۆڵی هەبووە بەڵام لە کێشە ناوخۆیەکانی نێوان پارتە سیاسەکانە کە بنەمای دروستکردنی ینی بنەمای درێژە کێشانی حکومڕانێتی ئێمەیە وەکو پێویستە کوێسە نەهاتۆت پێشەوە ئەو ڕخنەیە هاتوتە سەرشانی کاک مەسعود بارزانی ئەوە بێ ڕۆڵ بجێڕێ لەوەی کە دەست پێش خەریب بجێڕێ بەڵێ ینی لە ماوەکانی ڕابردووە وا چاوەڕوانەکرا لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان مبادرە بکەن و وەکو نێوەنگیر دەرەکەوتن لە نێوان حیزبەکانە بەڵام بەچوونە نێو ڕێکەوتنێک لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە تا ڕادەیەک ئەوانیش
وەکو ئەوترێت یعنی بوون بە بەشێ لە کێشەکان چۆن ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێت ینی بەو شێوازەی کە هەیە ینی وەکو وتمان لەلایەکەوە لە ڕێکەوتنێکە لە ناو لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەلایەکی دیکەوە ڕێکەوتنی شیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە ڕێکەوتنی ستراتیژیە و ئەزانم ئەمڕۆژ لەسەر ئەو بابەتە قسەکراوە. هیچ ناکۆچێک لە نێوان ڕێکەوتنامەی نێوان یەکێتی و پارتی و ڕێکەوتنامەی نێوان لە ڕاستیە گۆڕان و یەکێتیان نییە. هەر تۆ خۆ تەماشای وشەکە بکە وشەی ڕێکەوتن وشەیەکە ڕێگا خۆشکەرە بۆ ئەوەی هێزە سیاسیەکان دوور بکەونەوە لەو شتێک کە پێ وترێ ناکۆچی و گژی و تەنگژە ئەمە بابەتێکە شێوازی مامەڵەکردنی هێزە سیاسیەکان لەگەڵ ئەم ڕووداوانەیە دەستنیشانیەکە کە ئەو ڕێکەوتنامانە چ دەرەنجامیەکێ بێ خۆ ڕێکەوتنامەکەی نێوان یەکێتی و گۆڕان ڕوونە کۆمەڵێ خاڵەوە کۆمەڵێ مادەیە هەر کەسێک ئەتوانێت بۆی بگەڕێتەوە شتێکی تیانە نهێنی بێ هەموو ئەوەی کە لەو ڕێکەوتنامەیە هاتۆ بەشێکی زۆری پێداگرتنە لەسەر ئەوەی کە وەزعی کوردستان بەو شەوەی کە ئێستا هەیە وەکو چۆن ئێمە ئێستا لە کەناڵی کوردستان 24ەوە دانیشتوین ئەمانەوێت تاوتوێ بکەین کە بە چیش ڕێگایەک ئیش بکرێ بۆ ئەوەی بارودۆخی کوردستان ئاسایی بکرێتەوە بەشێکی زۆری مادەکانی ناو ڕێکەوتنامەی نێوان یەکێتی و گۆڕانیش لە ڕاستیە بریتە لە دۆزینەوەی هەندێک ڕێگە چارە ئەویش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی هاواهەنگی نێوان دوو هێزی تری سەرەکی گۆڕەپانەکەەوە کە یەکێتی و کە گۆڕانە ئەمە بەریەکەوتن دروست ناکە لەگەڵ ئەو ڕێکەوتنەی یەکێتی لەگەڵ پارتی هەیەتی چونکە یەکێتی و پارتی پێشتر شتێک لە دوای ساڵی 1990ەوە لە دامەزراندنی سیستمی حکومڕانێتی ئەم وڵاتەیە بەشدارێکی ئەساسین هەردووچیان بە هاوبەشی سیستمی حکومڕانێتیان بەڕێوە بردووە و مەسئولیەتی گەورەی سەرشانی ئەم دوو هێزەیە کە سنوورەکانی کوردستان بپارێزن و لە ڕاستیە ئەو پەیوەندیە سیاسی و ئیقلیمی و نێودەوڵەتیانی کە هەیەە هەموو ئەمانە لەو سەرەوە و بەربهێنن لە قازانجی دۆزی گەلی کورد لە باشووری کوردستان و وڵاتەنانەت بۆ بەشەکانی تری کوردستان ئەم مەسئولیەتە هاوبەشانەشەکە بەشێکی بریتیە لەو مادانەی کە ناو ڕێکەوتنامەی نێوان پارتی و یەکێتیشە هەبووە لەبەرەوە بەریەکەوتنێک نییە لە نێوان دوو ڕێکەوتنامەکەیە بەڵکو ململانەی نێوان ئێمە بە زمانێکی واقعی و بە شیکاریەکی زانستی قسە بکەین ئەوە ململانێ و بە دیاریکراویش ناکۆچی نێوان برادرانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و دەستگرتنی هەردوو لایەنەوە بە مەرجەکانی خۆیانەوە وای کردووەکە نەتوانرێ ئینفراجێک لە بارودۆخی کوردستانە بکرێ ئەجینا یەکێتی وەکو یەکێتی وەکو هێزێک لە سەرەتاوە پێشەوەش دەبچێتە ناو ڕێکەوتنامەوە لەگەڵ گۆڕانە و دوایەوەش کە ڕێکەوتنامەکەی لەگەڵا کردووە بە بەردەوامی هەوڵی داوە کە ئەو ڕۆڵە بجێڕێت چونکە لە کۆتاییە چێ دێت میانگیری بکە ئێمە خۆ شکر نەکەوتوینەتە شەڕێکی بەداخەوە یعنی شەڕێکی ئەوەی کە لە 94 بۆ 98 ڕوویدا شەڕی نێوان یەکێتی و پارتی شەڕی ناوخۆ تاوەکو چاوەڕوانی میانگیریی نێودەوڵەتی یان بێگانە بین مادام شەڕ لە نێوان گۆڕان و پارتیە ڕووی نەداوە مەسەلەکە هەمووی بریتە لە ململانەیە یان ناکۆکی سیاسی ممکنە کە ئەو میانگیریەکی نیشتیمانی بێت هێزێکی تری گۆڕەپانەکە بەمەرکەڵسێ بۆیە هەنێ جار پێویستی شەکا لە ڕاستیە هەنێ جار پێویستەکە کە ئێمە هەنێ جار دوور بکەوینەوە لە هەندێک هەواجسی حزبی و هەنێ ترسی حزبی لە هەنێ پەرەسەندنی سیاسی کە لە کوردستانە دێتەکایەوە باش کاکە وریا ینی وەکو وترێت زۆر جار وا تەسەورەکرێت کە هەرێمی کوردستان هێشتا لە پرۆسەی هەڵبژاردن و ململانەی هەڵبژاردنایە ینی بە شێوازی ئەم حیزبانە ینی نەفەسی ئیشکردنیان بەو شێوازەیە بۆچی بەو چاوە تەماشا بکرێت کە چی ئەیباتەوە و چی ئەدۆڕێت بۆچی خەمەکە خەمی خەڵک نەبێت و هەموو لایەنەکان بە دوای ئەو چارەسەرا بگەڕێن کە هەرێمی کوردستان ئەگەیەنێتە کەناری ئارامی و دەرباسکردنی لەو بارودۆخە چەق بەستووە سیاسی کە تێکوت بەڵێ ڕاستە ئێمە دەبێت هەمومان خەمی کۆی کۆمەلگای کوردیمان بێەوە هەمووان دەبێت لە خەمی ئەوە دابین چۆن ئەم قەیرانانە چارەسەر بکەین و لە خەمی ئەوە دابین دەبێت چۆن دەوڵەتێک بۆ ئەم میلەتە دروست بکەین کە چەندین ساڵە خەونی چەندین دەیە چەندین سەدەی خەونیەوە بینە خاوەنی دەوڵەتی خۆی بێ من پێم وایە هەموو ئەمانە لە ڕێگای کاراکردنەوەی پەرلەمانەوە دەبێت ئەو کاتە دەبێت ئێمە پێویست هیچ کات میلەتی کورد بە قەدەر ئێستا پێویستی بە پەرلەمان نەبووە واتە لە دوای شەڕی ناوخۆ
لە دوای شەڕی ناوخۆش ئەوەندەی ئەم ڕۆژە پێویستی بە پەرلەمان نەبووە پێویستی ملەتی کورد لە ئێستادا بۆ کاراکردنەوەی پەرلەمان لەوەدایە کە پێویستە پەرلەمان یاسا دەربکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکان پێویستە پەرلەمان یاسا دەربکات بۆ گشتپرسی پێویستە پەرلەمان لیژنەی دەستوری بەگەڕ بخاتەوە کە ئیشیان کاریان ئەوەیە کە دەستورێکی باش و دەستورێکی مەدەنی دەستورێکی دیموکراسی بۆ وڵاتە بنووسنەوە بۆیە لە ئێستادا دەبێت ئێمە هەمومان چاومان لەسەرەوە بێکەی پەرلەمان کاراکرێتەوەکەی تۆ پێت وایە کاراکردنەوەی پەرلەمان هەموو ئەو کێشانێکی ئێستا هەمانە چارەسەریەکات من پێم وایە بەشێکی ئەو کێشانە چارەسەرەکرا و ئێمە دەبێ هەمومان ئەو کاتە لە ڕێگای نوێنەرەکانمان لە پەرلەمان گوشار بخینە سەر حزبەکان و لە گوشار بخینە سەر حکوومەت کە ئەم قەیرانانە تێپەڕێ چیتر مۆزەفێکی ئەم وڵاتە ناتوانێت بە ڕوبعە موچە بژی چیتر پێشمەرگەیەکی ئەم وڵاتەن لە سەنگەرەکاندان ئەوەندەی کە بەرگریەکان ناتوانێت بەرگری بکات و لە هەمان کاتە چاوی لە قوتی مناڵەکەی بێ ئێمە دەبێ هەموومان هاوبەش بین و هەمومان کار بکەین لە ڕێگای دامەزراوی حکوومەتەوە حکوومەت کارا بکرێتەوە بە گەڕانەوەی وەزیرەکان ئێمە و بە فعلی کارکردنی هەموو حزبەکان پێکەوە لە ناو حکوومەتدا بۆ ئەوەی بتوانین هەموو ئەم قەیرانانە تێپەڕێنی ئێمە لە ئێستادا دەبێت خەمێکی گەورەترمان هەبێت جیاواز لە خەمی ئەم 4-5 پارێزگایی کە لە هەرێمی کوردستاندا ئێمە دەبێت خەمی بەشەکانی تریشمان هەبێت لە ئێستادا باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان لە قەیرانان دەبوو ئێمە لە ئێستادا جگە لەوەی خەمی خۆمان بخواردە خەمی ئەوانیشمان بۆیە جگە لەوەی کە چارەسەرمان بۆ قەیرانەکانی خۆمان کردایە هاوبەشی ئەوانیش بووینە لە دۆزینەوەی هەموو ئەم قەیرانانە بەداخەوەی کە لە هەرێمی کوردستاندا خەڵکی کوردستان تێکەوتووە بەداخەوە بەشێکی زۆری ئەم قەیرانانەیە کە دروست کراوە ئەم قەیرانەش لەو کاتەوە بەداخەوە دروست بوو ئەو کاتێک کە هاتە سەر ئەوەی کە پۆستی سەرۆکایەتی هەرێم وادەکەی بەرەو تەواوبوون دەچوو واتە قەیرانەکان قەیرانی سیاسی مەبەستم قەیرانی ئابوورنی قەیرانی سیاسی لەو کاتەوە دەستی پێکرد ئێمە دەبوو ئەو کات چارەسەرمان بۆ قەیرانە داراییەکان و بۆ قەیرانەکانی تر بدۆزیاتەوە قەیرانێکی سیاسی تری هاتە سەر کە پۆستی سەرۆکایەتی هەرێم بوو ئەمەش وای کرد قەیرانەکان لە بری ئەوەی بچووکتر کاتەوە قەیرانەکانی فراوانتر کرد بۆیە دەبێت پێش هەموو لایەک پێنج حزبەکە مبادری گەورە بنوێن و دانیشتنیە بکەن لە ئاستی ئەوەدا کامومان لە خەمی ئەم کۆمەڵگەیادا بین و هەمومان لە خەمی قوتی ئەم خەڵکەدا بین کە لە ئێستادا قوتی ئەم خەڵکە خراپ بووەوە ئێمە لە سەنگەرەکانی پێشمەرگەدا پێشمەرگەکان نابێ یعنی ئێمە بڵێن پێشمەرگەمان هەیە و بەرگری دەکات و لە هەمان کاتا خەونی پێشمەرگەکانمان لە بەرچاو نەبێت و بیل لە بەرژەوەندی پێشمەرگەکانمان نەکەین بیل لە بەرژەوەندی کەسوکاری شەیدان نەکەین بیل لە بەرژەوەندی کەسوکاریان فەرکراوەکان نەکەینەوە دەبێ هەمومان کۆی کۆمەڵگای کوردی کار لەسەرەوە بکەین ئێمە دەبێ ببین بە خاوەنی دەوڵەتێکی مەدەنی بەڵام ئەو دەوڵەتە مەدەنیە دەبێت لە سەروی هەموو شتێ دەوڵەتێک بێت سەروەری یاسای تێدا پارێزرا بێ و دەوڵەتێکی دیموکراسی بێت بەڵێ کاک دڵشادیە مولای ئێوە قسەکانم پێ خەتع کردی بۆ هۆی کێشەی دەنگەوە وەڵام من کاک ئەمار هەر بۆ تاوکردنی بابەتەکە من لەوەی کە چاڵێکێکە ماوە بۆ تۆ بەڵێ ئەوەی کاگوریە باسی کرد بەنسبەت من وەکو ڕەشبین نا بەڵام پێم وایە ئەگەر قسە بکەین لەسەرەوەی پەرلەمان دەوری چی ویاچینە من پێم وایە بەڕاستی بەداخەوە ئەمجارە ناو پەرلەمانی کوردستان بڕیاری تێکدانی گەرەزیدرە بەداخەوە کە نەدەبووە لەوێ باە یەک لە خاڵەکان دوو یعنی باز لەوە دەکرێت مەسەلەن جەنابیان دەڵێ مەسەلەن گۆران دەست پێشخەری ناکە ئێستا بەڵام لە هەمان کاتدا داواکە لە سەرۆکی هەرێمی کوردستان دەست پێشخەری بکە و لە هەمان کاتدا یعنی پیان وایە و سەرۆکی هەرێم ماوەکەی تەواو بۆ کۆتایی هاتوو بە سەرۆکی پێشی نایە بنجە باشە لەو حاڵەتەدا مەسەلەن تۆ خۆت مبادرە ناکەی و ئەو کەسەی کە دا تەکلیفیش لێکە پێ دوای بیکە و گوێی لێ ناگریت کەواتە لە حاڵەتە چێ مبادرە یعنی ئێمە لە حەلقەیەکدا بسوڕێنەوە کەواتە کێشەکانمان چارە نەکردن ئەن بۆیە من دەڵێم مەفروزە ئەو کەسایەتی کە داوای لێکە تۆ دەڵێ ئەو با مبادرە بکەیت کە ئامادەی جێ لێ بگری تۆ ئەڵێ سەرۆک نییە و کاتی بەسەر چوو ماوەی بەسەر چوو کەواتە بەڕاستی ئەوە و دوای بە زمانی عاتفە قسە نەکەن لەسەرەوەی قەیرانی دارایی هەبووە یان نییە خۆ کێشەکە ئەوە ئێستا ئێمە وەمان لێ کرد پێمان وایە ئەوە بەڕاستی زۆر بەتاخەوە بە تایبەتی گۆڕانیش دەسەواکە کە قەیرانی دارایی لە وڵاتی ئەمە نییە کە خەترێکی گەورەی ئێمە قەیرانمان هەیە قەیرانی دارایی وجودی هەیە تۆ خەڵک تێدەگەنی کە قەیرانی دارایی نییە ئەخر ئەوە مشکلێکی زۆر گەورەی ئێمە قەیرانی دارانی مە شەڕێکی گەورەمان هەیە ئەو پێشمەرگەی کە هەزاریوەک ناو ناتۆری لێندرا کە دوو حیزب بەرەوەی باتووی باش ئێمە ئێستا و پێشمەرگەی من نەباتیمانە کرد ئێستا یعنی من پێم وایە ئێستا ئەگەر دوو هێزە هێشتا باشتر لەوەی کە هیچ هێزێکمان نەمانەمان تێپەڕان و زۆر پێشتر زۆر قسەمان لەسەر کردو کاک دڵشاد لە کاتی ئێستا چی بکرێت بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە بەڕایت وەڵام من پێم وایە ئەوەیە مەسەن هەمومان بەڕاستی لایەنە سیاسەکان تۆزێک لە داواکاریەکان خۆیان بیانە خوار یعنی بەڕاستی سیاست بە عینادی ناکرێت ئەگەر ڕاست من لایەنە سیاسەکان بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرن بەرژەوەندی ئەوەیە تۆ هەندێک لە داواکاریەکانی خۆت بێ خوارەوە دوایە مەسەلەن ئێستا بۆ نمونە کێشەی نێوان با بڵێن پارتی دموکراتی کوردستان و گۆڕان ئەوەیە مەسەلەن پارتی دەڵێ من ئیتفاقێکم هەبوو ئیتفاقەکەم نەماوە یخودونیا خرام ئیتفاقێک دوو حیزبە
يعني ڕەنگە گۆڕانی سبەی بیگوت من ئیتفاقەکەم هەڵەشاوەتەوە يعني پێویستە قسە لەسەوە بکرێ قۆناغی دوای ئەوە يعني ئەوە شتێکی وا پێ وایە بە دانیشتن دەکرێ بە کۆبنەوەکرێ بەڵام بەدابەزینی هاتنە خوارەوە هەندێک لە داواکاریەکان سەقفەکان و سەقفەکانیش ئەوان پیانوانە بکە بەڕاستی عیبێ ئینسان کە لە هەندێک داواکاری بێتە خوار و زۆر تەبعیشە بە شتێکی ئاسایی دەبێت. باشە زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان زیرەکەمان ڕۆژنامەنووس و هەروها دڵشاد مستەفا وەسانی ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوون و لە سلێمانیەوە ڕۆژنامەنووس عەدالەت عەبدوڵڵامان لەگەڵا بوو و سپاس بۆ وریا محەممەد بەرپرسی ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک سپاس بۆ ئێوەش کە لە بەرنامەکە ئامادەبوون بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتێنە کۆتایی بەرنامی باسی ڕۆژتادی دەربەخواتان دەسپێرن.